حكيت بهم جرالة خواه خصوص خوش رولك يخوجون بينا حد نبي كەسێک تاوانێکە کۆی زانیاریەکانی بۆ هەموو شوێنەکان ڕەوانە بکرێت بۆ ئەوەی خەڵکێک دووچاری کێشەی گەورە نەبێتەوە دووچاری گرت. ئێمە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان و دەستگاکانی ئاسایش و پۆلیسەکەین بۆ جارێکی تر کاتێک کەسێک تاوانێکەکە پێویستە کۆی زانیاریەکانی بۆ تەواوی داون دەستگاکانی بنێردرێ بۆی خەڵکانێکی تر دووچاری هەمان کێشە و دەردەسەری نەبنەوە چونکە بەڕاستی ئێمە ئێش و ئازارێکی زۆرمان بەدەستەوەمەوە بینی و ئێمەیان زۆر تاخیر کرد و نەبوو بەڕاستی کەسێک کاتێک کەسێک ئەڵێ متهەمیش نییە بەڕاستی ناوی لەگەڵ کرد ناوێک هاوتایە ناکرێت لە 24 کاتژمێرە تەوقیف بکرێت و ڕابگیرێ بەڵام ئەوە نزیکەی هەفتەیەکە براکەم دەستگیر کراوە بە بیانووی ئەوەی کە ناوەکەی هاوتایە لەگەڵ ناوی تاوانبارێکە داوا دەکەین کە بکەین کە قەرەبووی مادی و مەعنەوی بۆ براکەم بگرێت و چونکە براکەم مامۆستایە و خەڵکانێکی زۆریش بەڕاستی ئەو تەڵەبەکانی تێدا زەرمەند بووینە لەو دۆخەیە دڵنیایەوە چونکە بەڕاستی برام تا ئێستا نەدادگای بینیوە نە دەستگاکانی ئاسایش و پۆلیسوانی بەڵام ئێستا لەپڕ دەستگیر ئەکرێ زۆر ناخۆشە و تا ئێستا بڕواناکە مریشکێشی کوش بێتەوە تا ئەوەی کە خەڵکێک بگوژێ کەسێک بگوژێ خوا نەخواستە جا بۆیە کاریگەری زۆر خراپیە بۆ ئێمەش چونکە ئێمە عایلەیەکین تا ئێستا ناومان نەچوتە ناو کاری خراپمان نەکردووە و بەڕاستی ئەوە ناوزڕاندنە بەڕاستی بەپێی یاسا بەرکارەکانی حکوومەت و پەرلەمان پێویستە ئەو کەسانەی کە ناویان ئەزڕێنرێ یاخود تەوقیف ئەکرێن یاخود بە هەر شێوەیە تۆمەتبار ئەکرێن کەچی هیچیان لەسەر نییە پێویستە ئەوانە بەڕاستی قەرەبووی زیانەکان بکرێتەوە قەرەبووی ئەوە بکرێتەوە کە با بڵێن زیانی کردو ئێستاش هەر لە زیندانە بەنیازن کە ڕۆژی یەکشەممە حاکم دابنیشێ و دۆسیەکە هەڵبدرێتەوە و تەواو و حتا هەتا ئێستاش خانەوادەی ئەوەی کە قەزەکان لە قەومەوە کەسەکان لێ کوژرا هاتوونەتە سەرخەت کە ئەوانی زۆر نیگەرانن دەڵێن ناکرێت کەسێک کە تاوانی نەبێ بەڕاستی دەستگیر بکرێ و ئەوانش حتا دوای ئەوەی ئینشاءالله بەنیازن کە براکەم دەستگیر بکرێ بێت لەگەڵ ئێمە دابنیشن. زۆر ناڕەحەت بووی لە عەلی؟ ئەرێ وەڵڵا کو ناڕەحەت نابم ڕۆڵە چێبی لە ڕۆڵەکەی خۆدون بی ناڕەحەت نەبی هیچ سو بەلاشەیە گیرەیە فەقیرە گوتی ئاسم پەساپۆرتی نوێکەمە ئەمیش گوتم ڕۆڵە مەچ گوتی وڵادای هەرچم ئاکرێن ناکرێ نەچمە من دەچدانیمە و ناژگیرێم ئەمیش گۆ کوڕمە دیکە گیرای گوتی ناگیرێم گوتی بژگیرێم هەو بێنە بەرە هەڵدە کابراتی لەسەر نەبی کۆ گیرێ ئەوە 6 ڕۆژە گیرا بەبێ سوزوو تاوانی گوناح نییە کابرا وەڵڵی ئینە خۆشە فەقیرە پێم خۆشە چاکسازی بکرێ لە کوڕیمە ڕادست پێ بکرێ بەس ئەوە چاکسازی نییە ئەوە غەدرەکە لە ملەتی کوردەکەن لە خۆ ئەکەن ڕاستی پێم خۆش نییە پەرۆشیتم نەک کوڕی من هەزاری وەچێ کوڕی من بەس ئەنها گوناحە کوڕ بەبێ تاوانی 6 ڕۆژان لە سزنەی دابی ئازادی کەن نە بە هیچ نەحەچی ئازاد نەکەن دەبە ئازادیان کرد بە نابوو هەندە تاخیر کرا بە لەسە هیچ و بەلاشی کوڕەکی بەدین و ئەخلاق و غەریب و بەستە زمانی ماڵی خۆ مامۆستایە و گرێ بەستەوە هیچ تاوانی نییە گوتم گوتی ناوکەم ئاڵێت ناوکە تێکە کاتەوە میش گوتم کوڕم مەچوو مادام وەیە پەساپۆرتت بانەبی گوتی دایە ناکرێ نەچمە من لۆ کو ناچم وەڵڵا هەرەچم هەر شتێکی لێم داوا بکەن ئەم نەچم جێبەجێیەکەم داوا کاری خۆی جێبەجێکەم و چم لەسەر نییە اینەکەنی وڵات چەند ڕۆژانەیەکان نەنان خواردێ نە هیچن کرد پێکرایە تازیەکمان هەبوو تازیشمان بە تەواوی پێ نەکرا کەم تەرخەمن ئەگە کەم تەرخەم نەبانە ئەو کوڕ هەندە مامۆستابی دەبا